والله هەمومان ئالوودەی مۆبایل بووینە مەگەر کەسانێکمان خوا ڕەحمی لێ کردووە. مەبەستم کەسە بە تەمەنەکان نییە کە مۆبایلی مواسەفاتیان و مێشکیان سافترە لە ئێمە. ئەوان لە ئێمە سافترن، ئەوان زۆر زۆر لە ئێمە سافترن، چونکە خۆیان بەم خەتەوە مەشغوڵ ناکەن. دوای عیشا بۆ خۆیان زۆربیان دەخەون، تەندروستن لە ئێمە باشترن، بەڵام ئێمە مێشکمان ماندووە و هیلاکە. بۆیە ئالوودە بووینە، کاتمان نییە بۆ قورئان خوێندن. قورئانەکە دی ڕەدیکە با ڤیدیۆی تر ببینم، فلیمەکە لەسەری ئەوەستێ، گۆرانیەکە لەسەری ئەوەستێ، قورئانەکە ڕەتەکە. ئالوودە بووینە بە خراپەی مۆبایل، نەک بە چاکەوە. هەرەکو چۆن ئەو کەسەی کە مادە هۆشبەرەکان دەخوات، ئەو کەسەی مەشروب و عارەق دەخوات، ئەو کەسەی جگەرە دەخوا و نێرگەلە دەخوا، ئالوودە بۆ پێوە. ئێمەش وامان لێ هاتووە. یەکێک لەو شتانەی کە لەناو خەڵکە عیبە نییە، جگەری پێ دێڵێت جگەرەیەکم بەرێ، کابراش ئەکاتە کابراڵێ خەتەکەم بۆڵکە، وەکو جگەرە خواردنەکە. ڕێک چۆن داوای جگەرەکە، ئاواش داوای خەتەکە. وایە ئەوان نییە؟ ئەوە ڕاستیەکە. ئێمە ئالوودە بووینە. ئەگەر سوێن بخوا یەک هەفتە، من ناڵێم ڕۆژێ، ئەو ڕۆژێک بێگومان هەر خراپە لای خەڵک، بەڵام یەک هەفتە یا یەک مانگی خەت نەمێنێ، ئەنتەرنێت نەمێنێ، ماڵەکان زۆربەی ماڵەکان خۆشی و شادیتیان نامێنێت. پیا و بەرگەی قسەیکی ژنەکەی ناگرێ، ژن بەرگەی قسەی پیاوەکەی ناگرێ، مناڵ بەرگەی دایک و باوکی ناگرێ، خوشک بەرگەی برا ناگرێ، برا بەرگەی خوشک ناگرێ. هەمووی پێویستی بە دکتۆری دەرونێ، دکتۆر دەرونەکەی پێش هەمویان تێکەچێ، دڵنیا بنەوە. یعنی ئەمە ئالوودەبوونیە کە بە جۆرێک ئاگامان لە خۆمان نەماوە، نەخۆمان لەبیر ماوە زۆر بەمان بە پێی پێویست. کووە ئەمڕۆ چەند هەزار زیکری خوات کردووە، ئەم شەو چەندێک زیکری خوات کرد، چەند جوزە قورئانت خوێنا، ئەگەر نەتخوێنا بڵێت کەواتە خوام لەبیر کردووە. بەداخەوە ئالوودە بووینە. بەڵام چۆن ئالوودەبوونێک تەلاق زۆرە بێ، ئەگەر خەت نەمێنێ هەفتەی دە ڕۆژمانگێ، مشکیلە زۆرە بێ، ژن و پیا قسە بەیەکەوە ناکەن، مناڵ تووڕە ئەبێ. یعنی حتا تۆ مناڵەکەت ئەگەر لە ماڵەوە هاراریک لەمە شتێکە پێتان ئەڵێم، ئەگەر لە ماڵەوە مناڵەکەت بە قسەی نەکردی، پێویست ناکە قسەی پێ بڵێ، پێویست ناکە لی بدەی، بەس خەتەکەی لێ بکوژێنەوە، سامتە بێ تاو لە پێناوەی کە خەتەکەی بۆ هەڵکەیت و ئامادەی هەموو ماستاوێ بکە. وای لێ هاتەوە ڕاستیەکە کەس ئینکاری ناکات. گەورەکانیش ئالوودە بوونە بە هەمان شێوە. بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەیە کە ئالوودەی مۆبایل بووینە بە جۆرێک ناتوانین بەبێ مۆبایل خۆشبەخت بین.